شوێنی پیت دەستنیشان کەم. شوێنی پیت دەستنیشانکردن زانایان پێمانە فەرمون هەمزە یەکدانێن، دوای هەمزەکە پیتەکە یان بە سکوون یان بە شەدە بخوێنەوە. ئەڵێ مامۆستا بەستە چییە؟ ئەڵێم بۆ نمونە بە هەمومان پێکۆ ئێستا پیتی فا بزان لەکوێوە دەرەچێت. ئەڵێم ئەگەر بە سکوون ئەف ئەف ئەڵێم تێنەگەشتم. ئەڵێم من کاتێوتم ئەجا فیتی فامێنە ئەف چی ڕوویدا؟ ئەم دوودانەی سرم کە تەنایە عولیای پێ ئەوترێ پێشینەوەی سەرۆ، ئەم دوودانەی پێشۆ کەوتە بەشی ناوەوەی لێوە. بەشی ناوەوەی لێوە ئاوێنەیەکدا ئەنێم کە دەممدا ئەخەم، ئەم بەشە بەشی دەرەوەی لێوە. بەشی ناوە ئەوەی کە تەڕە بێت، بەشی ناوەوەی کە نایبینم. کاو بەڵێم دوودانی سەرۆ کەوتە سەر ئەف. باشە دەیکەم ئەف ئەف کەوا بوو دانەکە دای لەکوێ؟ ئەڵێم ئەوە مەخرەجی پیتی فا. کەوا بوو تۆڵی کەوا بوو ئەم من چیم بە ئێوە وتم دوودانی سەر بدا لە بەشی ناوەوەی لێوە. شوێنم بۆ دیاریکردن، شوێن دیاریکردن بە مەخرەجی محققە وترێت، یانی شوێنەکەی زانراوە و ئەیزانین بە تحقیق شتێکت پێ ئەڵێن. نمونەیەکی کە بێنەوە ئێستا بە ئەمە هەمومان بڵێن لێومان کەوتە سەریەک، بەڵام لوتیش بەشداری کرد. کەواتو مەخرەجی میم لێو ئەگاتە یەک، مینگەکەشی لە لوتۆ دەرەچێت، بەشێکی لە دێو لێوەکەی بەشێکی لە لێوە. نمونەیەکی کێنین بۆ شۆنێتی زانینی مەخرەج. با هەمومان بڵێن ئاڵ بەتا ئاڵ ئاڵ. ئاڵێ چی بوو؟ بڵێ مامۆستا تەرەفی لیسان بەشی پێشەوەی زبانم کەوتە سەروی چی؟ ڕیشکی دانەکانی سەرۆ، بەشی سەرۆی مەڵاشم لە پێشۆ دانەکانم. کەوا بوو ئەوە مەخرەجی تاء. ئەث بەشی پێشوەی زبانم کەوتە ژێر ئەم دوودانە. کەوا بوو مەخرەج دیاریکردن بۆ پیت بریتیە لەوەی هەمزەیەکدا ئەنێم پیتەکە بە سکوون یان بە شەدە ئەخەمە پاشی ئەی خوێنمەوە. دانم زبانم لە هەر کوێ کە دەنگەکە دروست بوو ئەڵێم ئەوە شوێنی دەرچوونی ئەو پیتەیە. لێرە شێخ پێمان ئەفەرمێت تەواو وتمان پیت سەوتە دەنگێکە، ئەم دەنگە ئەعتیمادی کردووەتە سەر چی؟ مەخرە شوێنی دەرچوونەکەی. ئەم شوێنی دەرچوونە یان دیاریکراوە محققی پێوتێ، وەکو نمونە بە ئێستا من دەڵێم چی؟ ئەب دوولێوەکان دایان لە یەک، ئەب کەوتم دوولێوەکان دایان لە یەک، تۆڵی کەوا بوو تو شوێنی دەستنیشان بۆ من کرا، ئەمەیان ئەڵێم چی بوو؟ ئەمە مەخرەجی محققە. مقدر دواتر ئەیخوێنین بۆ سێ پیتەکەی مەدە کە کۆکراوەتۆ لە نوحیها کۆیان کردوتە واوێکی سکوندار پێش خۆی پیتەکەی پێش خۆی بۆ ڕەمەی لەسەر بێت. سەرنونەکە چییە؟ نوحیها یاکە سکوونە حاکە کەسرەیە. نوحیها ئەلیفەکە سکوونە، هاکەی پێش خۆی فەتحە. هەموو ئەلیفێکی مەدی ئیلا بێ پێش خۆی فەتحە بێ. کەوا بوو مەخرەجی مقدر لە شوێنی خۆی خوێنین بۆ چییە؟ بۆ پیتەکانی مەدە. شێخ لە دێڕە شەعریەکەم چیمان پێ فەرمێ؟ ئەفەرمێت مەخارج الحروف 17 شوێنی دەرچوونی پیتەکان 17 شوێنە. على الذي يختاره من اختبر. ئەمە بەڕای کێ؟ بەڕای ئەو زانایەی کە ئەهلی خبرە بووە لەم عیلمە ئەو اختیاری کردووە. على الذي کێ اختیاری ئەمەی کردووە کە 17 مەخرەجمان هەیە؟ على الذي يختار کێ هەڵی بژاردووە 17 مەخرەج؟ ئەو کەسەی کە بە اختیبار بە تاقیکردنەوە ماندوو بووە لەگەڵ زانان، ئەڵێ یعنی چێژی لەم پیتانە وەرگرتووە کە بریتە لە خەلیل بن ئەحمەد الفەراهیدی کە شەیخی سیبەوەیە. کەوا بوو لێرە کە من ئەمێ بڵێم بۆ فەرمی على الذي يختاره من اختبر، على الذي يختاره من اختبر، کەوا بوو لێرە ئیشارەتە بەوەی کە خلافێکەیە ئایا
مەخرەج چواردەیە یان شانزەیە یان حەڤدەیە. شێخ ئیمامی سیبەوەی ڕەئی وایە شانزە مەخرەجە بۆ جەوفی بە مەخرەج دانەناوە. بۆ وتمان جەوف مەخرەجی سێ پیتە، پیتەکانی مەد، واو، ئەلیف، یا. ئەوانی هەریەکەیان لە جوێنی خۆیەوە داوە کە ئەو جەوفی لابردو. لە حەڤدەکە چی ماوە کە یەک مەخرەجمان لابرد؟ شانزەی ماوە. ئیمامی فەڕا ئەڵێ چواردە مەخرەجە. کاو بوومە ئەگەر سبەی تا ئیمتحان تاکەم ئەڵێ مادەی ڕێی زانایان ئەڵێن مەخارج چەنە؟ تۆڵەی چواردە، شانزە، حەڤدە. ئەڵێ مادەی حەڤدەکەی کێیە؟ هەڵەکەی ئیبن جەزەری ئەم ڕێی هەڵبژاردەوە کە ڕێی کێیە؟ ڕێی خەلیل بن ئەحمەدە کە شەیخی مەشایخەکانە. حەڤدە مەخرەجە کە اختیاری دەرسی خۆشمانە ئەومان هەڵبژاردووە. ئەی ئەڵێ باش نووسە شانزە، ئەڵێ این شانزە ڕێی فەڕا. ئەڵێ باش چۆن بوو بە این چواردە؟ چۆن بوو بە چواردە؟ ئەڵێن لەبەرەوەی ئەڵێن نون و لام و ڕا یەک مەخرەجیانەیە. کاو بوو لە حەڤدەکە سێمان لابرد بوو بە چەند؟ حەڤدە سێ لە لابرد چەنە بنێەوە بە من بڵێن؟ کاو بوو لێرە ئەمە سێ مەخرەجی کرد بە یەک بوو بە پانزە. جەوفیشی لابرد بوو بە چواردە. بەڵام ئەوەی کە ئەڵێ شانزە مەخرەجە ڕێی سیبەوەیە ئەڵێ مەخرەجی جەوف دە شوێنی خۆی باسێکم چۆ برای مامۆستا جەوف مەبەستمان لە بۆشایی گەرووە تا ناودەم کە شوێنی دەرچوونی پیتەکانی مەدن، پیتەکانی مەد. کا بوو برم لێرە کە باس لە مەخارجەکەین برا بە ڕێزەکانم خوشکەکانم. تەشبیهی نەبێ من بەڵێم کاکە تۆ کاتێ ئەڕۆی بۆ شوێنێ لا جاری وایە مەدخەل چوونە ژوورەوەکە یەک ڕێگایە، دوای چەند فەرقێکی لێبێتەوە. دەرەچی لە شارەکە یەک ڕێگایە، چەند فەرقێکی لێبێتەوە. ئێمە کە ئەڵێ مەخرەج هەندێک لە عولەما ڕەیان وایە ئەصح ئەوەیە لە زبانی عەرەبی کە 28 پیت بەنووسین هەمانە، ئێمە 29 پیت بەدەنگ بە سەوت کەمە هەمانە مەکتوب و مەمتوق. ئەوەی کە ئەنووسرێتەوە ئێمە 28، ئەوەی کە بەدەنگە خوێنرێتەوە هەمزە ڕسمیان بۆ دانەناوە 29. هەندێک لە عولەما ڕەیان وایە هەموو پی تێ مەخرەجی خۆی واتە 28 مەخرەجمانەیە. بەڵام لێرە زانایان نزیکیان کردوەوە لە یەک، ئێستا لە کاتی شەرحەکە ئەمەمان بۆ ڕوو نەبێتەوە. بەڵام ئەو حەڤدە مەخرەجەی کە باسی ئەەکەین ئێمە کە ڕێی ئیمامی ئیبن جەزەریە کە ئەویش لە کێی وەرگرتووە؟ لە خەلیل بن ئەحمەد الفەراهیدی کە دێڕی یەکەمە لە مەخارج الحروف 17 على الذي يختاره من اختبر. ئەفەرمێت دەرچەی پیتەکان حەڤدە دەرچەیە، ئەمە لەسەر ڕای ئەو زانای کە بە اختیبار بە تاقیکردنەوە ئەم حەڤدەی هەڵبژاردووە. ئەم حەڤدە دابەشە بنە سەر 5 مەخرەجی سەرەکی کە پێم وایە بنە بە ڕێزەکانم لەسەر شاشە هەیوانیە پیشانتان داون ڕسمەکە. ئەو 5 مەخرەجە کە ئەگەر لە بەرچاوتان بێ لەسەر شاشە توان بیبینن المەخارج الرئیسیە للحروف العربیة کە بریتیە لە ئەلجەوف یەکەم. تەماشاکەن وتمان جەوف ئەوە تا بە ڕسمی شین لەگەڵ ئەو سەوزەیانیشی بۆشایی گەرو لەگەڵ بۆشایی ناودەب. ئەسڵەن جەوف لە زمانی عەرەبی فەراغە. جەوف کە ئەوتێ ئەمە جەوفە، جەوف یعنی بۆشایی، یعنی خەلا، یعنی فەراغ. بەشی ئەنا ئەو بۆشایی گەرو لەگەڵ بۆشایی ناودەب. پاشان گەرو خۆی یەکێکە لە 5 دەرچە مەخرەجە ڕئیسیەکان. پاشان دێنە سەر زبان، پیتەکانی عەرەبی دابەشە بنە سەر ئەم 5 شوێنە. پاشان هەردوو لێو، پاشان خەیشوم واتە ئەو کونەی لوت، بۆشایی لوت. ئەم 5ەی کە پێم وایە لە بەرچاوتانە ئەوەتانێ ئەو ڕسمەشینە ئەگەر سەهمەکەی من لە بەرچاوتان بێت ئەوە جەوفی پێ ئەوترێت. ئەوە بە سەوزەکە ناودەمە، ئەو شینە ئاسمانیەش ئەوە بۆشایی گەرووە، ئەوە مەخرەج یەکەم کە جۆفە، دواتری خوێنی کە پیتەکانی مەد لێەوە دەرئەچن. پاشان دێنە سەر گەروو خۆی حەلق کە بریتیە لە ئەو ڕسمەشینەی کە لە بەرچاوتانە شوێنی دەرچوونی 6
پیتە. پاشان هێنە سەر زبان ئەلیسان کە ئەم زبانش لە 18 پیتی لێوە دەرەچێت لە 10 شوێنەوەی شەڵا لە شوێنی خۆی باشەکەین. اینجا لێوەکان ئەشەفەتان پاشان ئەلخەیش و ئێستا ئێمە ڕۆین لەسەر دیێڕی دووەم لە شعرەکەمان ئەفەرمێ فألف الجوف وأختاها لە هەندێ مەتن هەمانە للجوف ألف وأختاها وهي حروف مد للهواء تنتهي. كوابو للجوف ألف وأختاها جوف بۆشایی گەروە دووبارە یەکەمەوە لەبەر بۆشایی ناودەم ئەو فەراغەیە ئەو خەلاعەیە کە لە عەرەبی ئەڵێت. شوێنی دەرچوونی سێ پیتەکەی مەدە. ئەڵێ مامۆستا من نازانم پیتی مەد چیت، یەکەم ڕۆژە دەرسە خوێنم. ئەڵێم برا بەڕێزەکانم خوشکەکانم پیتی مەد بریتیە لە واوێ کە سکون بێت پێش خۆی پی حرفەکەی پێش خۆی پیتەکەی پێش خۆی بۆری لەسەر بێت. بۆ نمونە ئەڵێم چی؟ ئەڵێم سوء کابوو واوەکە سکونە پێش خۆی سینەکە بڵەمەی لەسەر ئەمەیە. ئەڵێم یاە کەسرە بێ سی یاکە سکون بێ عەفوەن پیتەکەی پێش خۆی کەسرە بێ سی ئەلیفیش وەکو جا. ئەم سێ پیتە مەخرەجیان لە جەوفۆیە. اینجا لێرە لەو چە برای خوشکە بڵێ خاڵمامۆستا زیاتر ڕووی کەڕۆن براکانم وریابن لێرە مەبەستمان لە یائێکە کە خۆی سکون بێ پێش خۆی کەسە بێ یائی مەدی. ئەمما یائێکە فەتحەی لەسەر بێت یان ضەممە یان حرەکەی لەسەر بێ ئەوە دەرسی ئێمە نیە شوێنی خۆی هەیە کە ناوەڕاست زبانە لە شوێنی خۆی باسیەکەی دواتر ئینشاءڵڵا. ئەی واویش ئەگەر مەدی بوو لە جەوفۆ دەرئەچێت لە بۆشایی گەروو لە ناودەمەوە. ئەمما واوی غەیرە مەدی واوێکە پیتی درێژکردنەوە مەد نەبێت لە لێوەکانەوە دەرەچێت ئەوە کەوابوو ئەوە دێڕیەکەمان للجوف ألف وأختاها وهي حروف مد للهواء تنتهي. للهواء تنتهي زانایانە فەرموون مانای چییە؟ یعنی مەڵێت تنتهي بانتهاء هواء النفس. کەوا لێرەش تۆ ئەو کاتە بە اختیبار لە لای مامۆستاکەتەی خوێنی کە ئەڵێن کاکە ئەم مەدە دوو حرەکەیە چوار حرەکەیە شەش حرەکەیە دوومانەیە سێمانەیە لە قراعات ئەڵێم دوومانەیە سێمانەیە چوارمانەیە پێنجمانەیە شەش مەدمانەیە درێژترین مەدمانە. کەوا بوو کاتێک تۆی خوێنی ئەڵێ مادەی مەخرەجەکەی مەخرەج ناڵێ مەڵە کاکە بە تەواوبوونی هەواکە بە تەواوبوونی نەفەست دەنگەکە کۆتایی بە پیتەکە و مەخرەجەکەی تێکەڵێم سوء. ئەی کوا نەباسی لێوم کرد نەباسی زبانم کرد تەنها لە کاتی خوێندنەوەی واو یان ضەممە لێوەکان خڕەکەی بێگامان لێبێ لەکوێوە دەست پێەکان لە ئەوتاری سەوتیوە یائی مەدی حرفە مەدیەکان لێرەوە دەست پێەکەن سوء سی بەڵامە ئەوێ لێوەکانت کۆ بکەیت تۆ سوء بەڵام بۆ یا بەرەو خواردێ سیئەت کەوا بوو وەکو جا لەکوێوە لە ئەوتاری سەوتیوە دەست پێکە. ئەمە کەوتمان للهواء تنتهي عن چی؟ نەفەست هەواەکە لەکوێ کۆتایی پێت ئەوە لەوێ حرفە مەدەکە کۆتایی پێ هاتوو. ئەو ڕسمانیش لە بەرچاوتانە ئەوە ڕسمی ئەلیفی مەدیە کە بەو شێوەیە پاشان تەماشا بکەن واوی مەدی ئەگەر تەماشاتان کرد بێت واوەکە لێوەکان تەماشاکەن کۆ کراوەتەوە لێوەکان کۆ ئەکرێتەوە سوء دێنە سەر یائی مەدی ئەگەر تەماشاکەن ناوەڕاست زبان بەرزە بێتەوە چکە بۆ ئەسڵی مەخرەجی یا لە ناوەڕاست زبان وەیە. ئەمە دێڕی دەیەممان بوو لە شعرەکان پاشانە ڕۆینە دێڕی پاشەوە بە پشتیوانی خوای پەروەردگار پاشانە ڕۆینە سەر چی؟ ثم لأقصى الحلق همز هاء ثم لوسطه فعين حاء أدناه غين خاؤها ثم لأقصى الحلق همز هاء. برا برزة كانوا خوشك وتمان مخرجي الرئيسية كمان جاوبوا باسمان كشويني درسوني بيتكاني مدى بشي دوهم مخرجي سركي من قروة حلق شويني درسوني شش بيتا بەڵام حەلق کراوەتە سێ بەشەوە
دوورترین بەشی لە لیەوەکان و ئەقسا ئەبعەد ناوەڕاستی حەلق ئەدنا نزیکی لە ناودەمەوە و لە لێوە. شێخ بەچی دەست پێکات؟ ثم لأقصى الحلق. تەماشاکەن ئەگەر ئەو ڕسمەی لە بەرچاوتانە پی شوێنی دەرچوونی هەمزە و ها لێرە برایەکەڵێ مامۆستا ئەم 6 پیتمانەیە. ئەخی هەمزەکەی ئەخی هاکە هاکە ئەخی هاکە علما عینەکە ئەخی هاکە علما حازە و حاکە ئەخی هاکە علما حازە و غەیر و خاسرین غەیر لەگەڵ خا. دوورترین بەشی گەرومان کە لە ئەوتاری سەوتی وە دەست پێ ئەکات شوێنی دەرچوونی هەمزە و ها. هەمزە ئەوتارە سەوتیەکانمان کەی دەنگە چییە برا بە ڕێزەکانم خوشەکانم داخرێت ئەڵێم ئەگەر دیقەتی بدەن ئەڵێم ئەڵێم ئاگاتان لە تێبینیەکی ورد بێ پیتی ها ئەبێ وەتەرە سەوتیەکانمان بە کەمی بیکەینەوە زۆر نەیکەینەوە بە کەمی ئەڵێم کەڵم ئهدینا کراوەتەوە بەس بۆ هەمزە تەوا قەپات بووە. لە ڕسمەکەش لە بەرچاوتانە ئەمەیان شێوازی خوێندنەوەی هەمزەیە ئەمەشیان هی ها. ئەگەر ئەڕۆینە سەرۆ تەماشاکەن بۆ ناوەڕاستی گەرو پیتی العین والحا ومن وسطه ئەوە سینەکە بۆیە بەسکوونەی خوێنمە لەبەر زەڕەتی شیوعی یان ئەڵێ ثم لوسطه فعین حاء. برا بە ڕێزەکانم ناوەڕاستی گەرو پیتی عینە. لێرە یەکشت بە برایانی خۆم بە خوشکانی خۆم ئەڵێن یانی چی ئەمە شتێکمانەی کاکە زبانە بچکەلە وانە ئەو گۆشتەیە ئەکەوێتە پشت ئەوە پیتی عین و پیتی ها. بەڵام تەماشاکەن بۆ عین هەردووکی نزیکەکەینەوە لە دیواری گەرو لێی نادا. ئەم قسە ئەگاتان لێبێ نادا لە دیواری حەلقمان گەرومان کەوا بوو ئەگەر لێمدا بڵێم ئەوە صفەتی وەسەتیەتی عین لە دەست ئەدەم نزیکی ئەکەم وەڵێم چی نعبود و ئەو دەنگەیە ئەگەر لێی دەموا دەرناچێت یا نعبود و کە لێم داتەوە دا تەماشای ڕسمەکە بکەن بۆ شایەکی چی بۆ شایەکی کەمی هێڵاوە تۆ لەگەڵ چی بوو زبانە بچکەلەکەوتانیا ئەوە مەبەستمە سەهمەکە نازەم دەرەکەوێت لاتانیانە مامۆسایان دەرناکەوێت دەی داوا لێ دەکەم ئەگەر سەهمەکە دەرنەکەوێت. بەڵام ڕسمەکە لە بەرچاویانە دەستان خۆش بێ یا ڕەبی کەوا بوو ئاوەتانیا نقطەیەکی شین ئەبینن ئەوە زبانە بچکەلەیە کابێت ئەو خەتە دانیان خەتی کۆتایەکەی ئەوە چییە دیواری گەرووە ئەوە حەلقە نابێ بدالێ نزیکە بێتۆ لێی ئەو دەنگەشەوە کاتەوا دەرەچێت يعبدون ئەو دەنگەیە نازانم ئایا باش ئەگاتە لاتانیانە. ئەمما بۆ حا نەخێر مەجای زۆرترە بۆ حا مەجای زۆرترە کاو ناوەڕاستی گەرو شوێنی دەرچوونی پیتی عین و پیتی حا وەکو لە بەرچاوتانە دێنە سەر ئەدناه غەین خاؤها ئەدنای عین نزیکترینی گەرو شوێنی دەرچوونی دوو پیتە کە بریتە لە غەین لەگەڵ خا. بەڵام خا نزیکترە وا هەستەکەی لە ناو دەمتە وا هەستەکەی هاتووتە ناو دەم بەڵام نزیکترین شوێن لە ناو دەم تۆ یا لە لێوەکان تۆ هی بەشی گەرو بەشی حەلق پیتی غەین و پیتی خائی لێوە دەرئەچێت. بەڵام ئێسێمە وتمان چەند گەرو شوێنی دەرچوونی 6 پیتە دوانیانەکەوێتە دوورترین شوێنەوە کە هەمزە و ها دوانیان لە ناوەڕاستەوە کە عین و ها دوانیان لە نزیکترینیانەوە لە چی ئەدنا لە لێوەکان و یا لە ناو دەمەوە کە بریتە لە غەین و خا. بەڵام واقعان ئەگەر بە وردی بیخوێنەوە من بڵێم ئەبینی هەمزە ئەو تەرتیبەی کە هاتووە هەمزە لە هەمووی دوورترە پاشان هاتێ ئەخی هاکە ئەنجاڵێم چی هەستەکەی حا لە پێشترە ناو دەمەوە نزیکترە
ئەبینی چی بوو ئەو پیتە بەو شێوەی کە هاتووە یعنی بە تەقریب دانراوە ئەو سیانە ئەگینا بالضبط وڵام هەمویان لە یەک شوێنن نەخێر ئەوە کەوا بوو ئێمە ئێستا 6 پیتمان لەگەڕ و مەخرج 6 پیتمان دیاری کرد لە جەوفی شۆسێ ئەمەنەوە بڕێنێنە بۆ کوێ بۆ مەخرجێکی ڕئیسی کە بریتە لە زبان لیسان زبان پێشەوەی بڕێنە سەرباسی مەخرجەکەی با دابەشەکەی بخوێنین چونکە کاتێ فەرمیێت والقاف أقصى اللسان فوق ثم الكاف أسفل کە هاتینە لەگەرو هاتینە دەرۆ دێن بۆچی زبان زبانیش ئێمە بەشەکانی بخوێنین ئێمە چیمانەیە ئەیکەن بە سێ بەشەوە بەشی کۆتایی زبان ئەقسای پێ ئەوترێ بەشی دووری زبان کە لە لێوەکانەوە بەشی ناوەیەتی ناوەڕاستی زبان ئەو وەسەتە دیارە طرف و لیسان بەشی پێشەوەی زبان ئەم لاولای زبان حافەی پێ ئەوترێت حافەی زبان ئەو ڕسمەکە لە بەرچاوتانە نوکی زبان ئەوە ڕەس و لیسانە ئێمە کە کاتێ باس ئەەکەین ئەڵێم ئەم پیتە لە ئەقسای لیسانۆیە ئەوەتانی لە بەرچاوتان نووسراوە ینی ئێمە کردومانەتە سێ بەشەوە بەشی کە لە لێوەکانەوە نزیکە سەر زبانوک ئەوە تەڕەفی پێوتێ پاشان دێیت ناوەڕاست زبان وەسەط و لیسان پاشان ئەقسە لیسانی عین بەشی دووری زبان بەشی ناوەوەی زبان کە لە لێوەکانە من مەبەستمە کاتێش دیڕە شعرەکە پێمانە فەرمی والقاف ئەقسە اللسانی فوق برا بە ڕێزەکانم خوشکەکانم زبان ئەوە طبعاً پێشەوەیش لەبەرەوەی کە زبان بخوێنین ئەواگامان لە مەڵاژوو بێ مەڵاژوویش ئەوێتە دوو بەشەوە بەشێکی ئێستا تەماشاکەن بەشی پێشەوەی ڕقە ئێسکە بەشی ناوەوەی نەرمە گۆشتیە کە کاتێ منوتم وڵاوە بەشە گۆشتەکە یعنی بەشی ناوەوەی ئەم پێش زبانەتە ئەوە دەزی لێدەن ڕقە ئەوە چی پێوتێ سولب ئێسکە بەشی ناوەوەی ڕیخوە لەحمە گۆشتە نەرمە بەشی ناوەوەی کە لە گەروە نزیکە کەوا بوو ئەوە مەڵاژوو ئەویش زبان بینە سەر یەکەم پیتێکە لە زبان ئێمەی خوێنین دیڕە شعرەکە پێمانە فەرمێکی والقاف أقصى اللسان فوق ئەو ڕسمی کە لە بەرچاوتانە بەشی ناوەوەی زبان دوورترین بەشی زبان ئەکەرکردمە سێ بەشەوە بەشی یەکەمینا ناوەڕاستە بەشی سێمی لە ناوە ئەدا لە چی لە بەشی مەڵاژوو سەقفی دەممان بەشە گۆشتیەکەی بەڵام یەک شتاگاتان لێبێ هەمومان بڵێن زبان یەکسەر ئەلکێتە مەڵاژوو زبان لکاوە مەڵاژوو بەشە گۆشتیەکەی ئەوتا والقاف أقصى اللسان فوق ثم الكاف أسفل بيتي كاف والله هەمومان بڵێ ئەک ئەق ئەک ئەک ڕێک دێت لە خواروی ئەوەیەوە ئەسفەلی ئەوەیە بەشی ژێری قاف کە چی بوو یعنی نزیکتر لە لێوە ئەگەر لە لێوە بڕۆین کاف ئا لە پێش قافۆ ئەگەر لە گەرووە بێم کاف ئەگەر لە لێوە بڕۆین کاف لە پێشەوە خوێنم ئەگەر لە گەرووە بێم قاف لە پێشەوەیە کەوا بوو ئەسفەلی قاف بەرە ڕووی دانەکانی پێشەوە و دەمت لە خوار پیتی قافۆ پیتی کافەیە دواتری صفاتەکانی ئەخوێنین دێمە سەر پاشانە فەرمێت والوسط فجيم الشين ياء باشە برا بەڕێزەکانم ناوەڕاستی زبان والوسط فجيم الشين ياء ئەگەر کورتی کەین و ناوەڕاست زبان چی لێ دەرەچێت جەیش جیم یا شین ناوەڕاست زبان شوێنی دەرچوونی ئەم سێ پیتەیە بەڵام من بەسەری ڕسمەکانتان پیشانەدەم خۆتان دیقەتدەن بۆ جیم چی ئەبینن زبان لکاوەتەکەوە ئەی بۆ شین چی ئەبینن ئەی بۆ یا چی ئەبینن سێشتی جیاواز یەکەم پیتی جیم ڕێک ئەدا لە مەڵاژوو ئەج بۆڕۆج ئەج نمیهێنمە خوارە جیم دەرناچێت ئەد ئەوە چی خەڵقەلەکەی ناخوێنم جارێ ئەد الحەج دواترەوە بۆ فێربوون ئەڵێمەگینا ئەو وەسانەی ناوێت کەوا بوو لە وەسەت ناوەڕاستی زبان بۆ بەشی سەرەوەی مەڵاژوو
پیتی جیم بەڵام ئەبێ چی بێ بدالە چونکە پیتێکی شەدیدە دوایی لە صیفاتە ئەی خوێنی بەڵام ئەی پیتی شین نەخێر لێ نادات ئەش تەفەشیە دواترەی خوێنی دەنگەکە بڵاو ئەکا بە ناو دەم تۆ ئەش ئەمما تەماشای یا ئەکەن ئەمە یا ئامبرایەتی مامۆستا پێش نەختێکە تۆ وتت یا لە جەوفۆ دەرەچێ وتم ئامان لێتمان تێکەڵ نەبێ ئەو یا ئەی کە لە جەوفۆ دەرەچێ یائی مەدیە جەوف لە بیرمان چوو مەبەستم چی بوو لە جەوف یعنی بۆشایی گەرو لەگەڵ بۆشایی ناودەم پیتی ئەلیفی یعنی حروف المەد پیتەکانی درێژکردنەوە پیتەکانی مەد کە واوێ سکون بێت زەنەدار بێ پیتی پێشخۆی بۆر بوو ضەمەی لەسەر بێ یایە سکونی لەسەر بێ پێشخۆی کەسرە بێ بەڵام لێرە مەبەستمان یائی غەیرە مەدیە ئەو یائی کە متحركة أو يا أيك حرفي مدني خوي سكونية وبيش بي كسر بيت واني سوينا لهم إياك أو ما بس معنا يا يو يا أم يا لنا ورا زبان ودرجة زبان برز بيتو بو ملاجو بو سر بلام نادى له شي نادى له سقف دمت نادى له ملاجو أمش سي بيتوكا خدمان باشان ديت سر أو بيتي كزباني عربي بن بيتا وناسراوة بيتي الضاد أفرميه والضاد من حافته أي باشا ما بستي شيء كاوتمان زبان مخرجه باشي دا شواني تيايا لم دا شوانا للزبانة چند بيتي قردت أخوي هجده بيت أي قرو سي شواني تيابو شش بيتي قرتو أخوي ئەم شەشە کۆی کەنۆ لەگەڵ هەژدەیە بۆ منزام چەنەکات شەش وەژدە چەنەکات 24 پیت کەوا بوو بەس لە حەلق و زبان ئێمە 24 پیت تەواوەکەین بە پشتیوانی خوای پەروەردگار کەوا بوو لێرە دێنە سەر ئەفەرمێ والضاد من حافته ئەو حافەتیە بۆ چی گەڕێتەوە بۆ زبان حافة اللسان حافە یعنی چی ئەم لاولای زبان کناری زبان ئەگەر تەماشای ڕسمەکەی پێشوو بکەن ئەمە تەماشاکەن ها بەگەر بەرچاوتان کەوت بێت ئەمە حافەیە ڕسمەکەت ئەو خەتە ئیشارەت پێ کردووە کناری زبان ئەم لاو ئەو ئەمەتانێ حافەی زبانە کەوا بوو پیتی ضاد برا بەڕێزەکانم خوشکەکانم ئەم پیتە والضاد من حافەتی ئیذ والیا ئەو وەلی ئەو ئەلیفی ئطلاقی پێ ئەوترێ ئەلیفی ئطلاق بۆ ضرورەتی شعریە ئەگینا خۆ ئەوە ئەلیف نییە بەڵام بۆ شعرەکە وای لێ کردووە يعني شي وليا يعني مجاور لقل أوا يعني للدواي شيتي والضاد من حافتي وليا للضراس الضراس بتشوتي أو كاكيلاني كاكي الضراس عن كاكيلا بلام كاكيلا كان يمشي معني كوتا داني جيري وعقلي بيوتري أولا خوينا ويتجويد دورينية هيك علاقة مع بيوريا سيدانا كي طواحني بي أوتري يعني مهارات وكرديوا كشد أهارا بيتي ضاد لو سيدانا ودس بيئكا جاء من أيسر أو يمناها هرب رأي آسان بولالاي اعتماد كاتا سبلين أمسي كاكي لكي يسأل الرسمة كتا ما شاكل أقل بينيتانا أم داني أخيرا ما انترك كردوا بلام داني دواي أو سيدان بشين دس نشان كراوة خو باداشي شخيم ام داتو كامشتاني بو طلبي علم آسان كردوا كابو أمسي داني كبشين أقاد دس نشان كرا چي لاي راز بيت يا لاي چب بلام كأفرمي من أيسر لاي چبي بيش خستوا لاي چب أولاته بلام برايق نيتوين بلاي چب دريخات بابا لاي راز المهم دنگا كي صحيح بيت حتى عند العلماء فالمقر نتان تواني بهردولا كابو دان اعتماد كاتا سرشي بقايمي أدالة زبانت أم لاي زبانت أدالة شيء أدالة سي كاكي لكي ما عدا كاكي لي كوتاي يجيري بقايم أيدي لو أبي تمرين شي لسركي نضرب نض ولا ضالين أو دنجية كابو چينكر أي باش أي الله ما مص أو داناني تلشي بزر دستي شان كراوة أو داناني تل الزبان أجابي بمرجك نابي بكوتجر كاكيلتو تا ديت تا قاتا شيا ريشكي أو دانانا أجابي بلان بنرمي
بە نەرمی کەوا بوو لێرە دانمان ئەدا لە کاکیلەکانی لای چەپ ماعەدا جگە لە دانی کۆتایی سێدانە هاڕەڕەکە تەواحنەکە بە قایمی ئەیدێلەوە لای چەپ یا لای ڕاست پاشان دێت درێژ ئەبێتەوە دەنگەکە زبانت دێ لەگەڵیە کە زبانت هات دەگەڵیا دەنگەکە لە بەینی زبانت لەگەڵ مەڵاژوتە دەنگەکە هەواکەی گیری کردووە ئەوەوە پاڵی پێوەریە دێت ئەوە سێ لە چی لە ڕیشکی دانەکانی پێشەوە ئەوەم پێشە پێ ئەوترێ ئیستیطالە دواتریش ئەی خوێنین سیفەتی کەشی تایەکە ئیطباقی پێ ئەوترێت کاتمان مامۆستاگیان 40 دقەیە لێرە لەبەرەوەی ئینشاءڵڵا عەزیەتی برایان و خوشکان نەدەین بە پشتیوانی خوای پەروەردگار ئینشاءڵڵا لە دووشەمی داهاتوو دووشەمەوانی وعدمان دووشەمی داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردگار ئەگەر تەمامماداتی دێمەوە خزمەتان و کۆتا قسەشم داوام وایە لە هەموو برایەک لە هەموو خوشکێک ئینشاءڵڵا مەلزەمەکە ئامادە بکەن هەوڵدن ڕاستەوخۆ لە بەرنامەکە بەشداری بکەن وەگەر پرسیارێ شتێکتان هەبوو ئەوە دواتر ئینشاءڵڵا لەگەڵەوە برانەی دارە بزانم پرسیارەکانیان بۆ ئەنووسن کۆیەکەن لە بەرنامەی داهاتوو یا بەرنامێکتان بۆ تەرخانەکەین ئەوە دواتر ئینشاءڵڵا اتفاقی لەسەرەکەین و هەر تێبینێکیشتانە بۆی خێنە سەرمان و ئەم بەرنامەش ڕاستەوخۆیە خۆی گەورە پاداشی ئەو برانەی پشتی کامێرە بداتەوە بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی کە بەڕاستی ماندوو ئەبن خۆی گەورە پاداش هەر برا خوشێکیش داتەوە کە بەشداری کردەوە خۆی پەروەردگار تەوفیق بێ ئێمەش ببەخشێ و لە هەڵەکانیشمان خۆش بێت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام